بەخوای گەورە ئەوە کە کەلامی خوای گەورەیە بەو قورئانە ئۆپۆزیسیۆنە ساختەچەکان بەدەستی دوو خزمەتی وەزیرێکی دز و قایمقامێکی دز و محافزێکی دزەکەن ببینەوە ینی وەکو بەگە بندیوار نەبنەوانە چین کاکەەوە ئێستا آخر مۆدیلی سیارێ پێ میلەتیش من زۆربەی زۆری ڕۆژنامە نووسە بەڕێزەکانم بینی بە تەکسیاتن تا ئێستا ئەوان دەوری ئێوە بینن دا شایدە خوا ئاگای لێ بەرپرسی مەکتەبەکەی پەیوەندی پێوە کردوم بۆی کە خۆم بڵێن مڕەشەکەم لەسەر لیستەکەیەوە بەڵام من ناچمە لیستێکەوە کە هەر ڕۆژە و لەگەڵ یاری بە دەنگی هاوڵاتیان بکە و چاواشەکاری بکە و خیانەت لە هاوڵاتیان بکە ناتوان کاکە معارەزە و بینیەوە سەرۆکی چەرخ و فەلەقمێ معارەزە و بینیەوە سەرۆکی سۆشیال میدیا بێ معارەزەی ڕاستەقینە بۆ ئێستا لە سز نابووە معارەزەی ڕاستەقینە بێت دەست کاتە سەر گیر و گرفتەکان و لە پەرلەمان ڕوبەڕوویان بێتەوە نەگەوی بڕا لە سۆشیال میدیا و ئەوانەوە کەی معارەزەن بەخۆی معارەزە لە وڵاتەدا ئێمە تەجروبەی زیاد لە 15 ساڵمانەیە تەنها و تەنها لە سەفقاتی ژێربەژێر و موچەکانیان نەگەڕێن ئەو تەمەنەر موچە نییە 6 مانگە باژماری من موچەکات جێتە سەر حسابیان چیان کرد بۆ میلەتە و چیان کرد بۆ خۆیان ئەمە یەک دوو کشانەوە و ڕۆشتنەژورۆ بۆ پەرلەمان هاتنە دەرەوەی پەرلەمان هەمووی سەفقاتە ژێربەژێر ڕێکەوتنەیە بۆ نمونە ئەگەر ئەو سەفقاتە ئەو پارۆ چەورەیان و کێکە شرینە ئەگەر بە چوونە ژوورۆ پارەی زیاتر بێ ئەویان جێبەجێ ئەگە باتنە دەرەوە والحاصل تەنها و تەنها ئەجەنداکە بۆ گیرفان و خۆدەوڵەمەندکردنە هیچ پەیوەندیەکی بە هاوڵاتیانەوە نیە ئەوەیە بینەکەم نەدامەوە بۆچی ئەوان کشانەوە نەچوونە ناو ئەو یەک لیستیە کە بەناوی ئۆپۆزیسیۆنەوە یەخمش ئەمە پرسیارە بێ ئارەسەی دەنگدەرەکانی باشە تۆ ئەگەر ئۆپۆزیسیۆنی ڕاستەقینەی ئەگەر معارەزەیەکی ڕاستەقینەی معارەزەی ڕاستەقینە ئەجەندای چی ئەبێت دیفاعکردنی بێت لە میلەت دەستکردنە سەر کێشە و گەندەڵی وەزیر و پەرلەمانتار و قایمقام و محافزەکان بێ و ڕوبەڕوویان کە بیانێنن ناو پەرلەمانە لێپرسینەوە لێ بکە باشە ئەگەر تۆ معارەزەت هەبێ هەمویان یەک بیر و بۆ چوون و ئەویان نەبێ یعنی کەواتە ئەجەندای شخصی و ئەجەندای تری دەرەکی و ئەوانەی لە پشتەوە بابەتەکە وازەحە باشە پێشتر بەڕێستان ڕاتان گەیاندکەوە پێتان گوترەوە کەەوە خۆتان کاندید بکەن لە سەر لیستی بڵێن هەلوێست بەڵام ڕەتت کردوەوە پێشتریش لە ڕۆژنامەوانیەکان داهێرشت کردووە سەر خدا شایدە خوا ئاگای لێ بەرپرسی مەکتەبەکەی پەیوەندی پێوە کردوم بۆی کە خۆم بڵێن مڕەشەکەم لەسەر لیستەکەیەوە بەڵام من ناچمە لیستێکەوە کە هەر ڕۆژە و لەگەڵ یاری بە دەنگی هاوڵاتیان بکە و چاواشەکاری بکە و خیانەت لە هاوڵاتیان بە هیچ شێوەیەک چکە ئەوانە کەسانێکن لە سۆشیال میدیا و لە تیڤی لە پاڵپشتی وڵاتیانن بەڵام لە پشتەوە لە ژوورە تاریکەکانیشدا خەریکی سەفقات و ژێربەژێر و پاروی چەور و کێکی شرینی بەشەکە تێبینی و ڕای بەڕێستان لەسەر حزبی ئیسلامیەکان چێ لە کاتێکدا بوو نمونە کومەلی دادگاری ئامادەنی بێتە پەرلەمانەوە بەڵام لەگەڵ بڵێن جوڵانەوەی نێو حزبەکانی تر بە تەمای پێکردنان یەک لیست خوای گەورە لە قورئانی پیرۆزدا فەرمێ یا ئەیها الذین آمنوا لما تقولون ما لا تفعلون كبر مقتا عند الله أن تقولوا ما لا تفعلون واتە چی واتە دائما ئێمە بێ ئاگادار یەک شتێ بین لە موسڵمانە منافقی زۆر خەتەرە یعنی تۆ ئەگەر لەگەڵ میلەت و هاوڵاتی بیت ئەوە ئێستا بابەتی چکێ دەبێ بێن ناو پەرلەمانە مان بگری ئەوە بکەی کۆمەڵی ڕێوشێنی یاساییە لە قانونەکانە ئەوە بکەی پاڵپشتی میلەتکەی ناکرێت لە سۆشیال میدیا و لە تیڤیوانە بۆیە سفەتی منافقی زۆر خەتەرە بێ هەمومان بە حزب وەزیرێکی دەسەڵات قایمقامێکی دەسەڵات بە ئۆپۆزیسیۆنێکی ساختەچی دەسەڵات یاخود بە ئیسلامیەکانیش من ئەویان لێپرسم ئایا بەجددی لەگەڵ میلەتان ئەگەر بەجددی لەگەڵ میلەتان بە هەرێکە لە مناڵەکانی خۆیان بۆ نمونە کاک هەرێکە لەو بەڕێزانە با لە ئەوروپا و لە سویسراوانە مناڵەکانیان لەوێداناوە ژیانیان خۆشە با بیان گەڕێنەوە با لەگەڵ ئێمەیە فتوایەک بدەن لە دژی ئەو نەعەدالەتی بۆ ئێمەش لەگەڵیان نابین بەس ناکرێ ئەوان بۆ خۆیان ماڵ و مناڵی خۆیان ژیانی های لایف و آخر مۆدێلی سایارە وەکو هەور باقی وەزیر و قایمقام و محافزەکانی کە بڵێن ئێمە بەو نەوەین ئەوە ناکرێت لە بۆ خەڵک گویان لێ ڕناگرێت ڕوانین لەسەر حزب ئۆپۆزیسیۆنەکان بە شێوەیەکی گشتی لە کاتێکدا بەڕێستان ڕاتەوە بۆ لەمەوەی ڕابردوو سەفقاتی ژێربەژێریان هەیە و جگە لەوەش قوتی خەڵکیان لە ئەستۆدایە کە پارەی ئەو میلەتەیان لەلایەوە نەیانداوە سوێن بەخوای گەورە ئەوە کە کەلامی خوای گەورەیە بەو قورئانە ئۆپۆزیسیۆنە ساختەچەکان بەدەستی دوو خزمەتی وەزیرێکی دز و قایمقامێکی دز و محافزێکی دزەکەن هەر هەمویانەوە 6 مانگە ئەو پەرلەمانە ئەگەر ڕاستیانە کرد بابێن مان بگرن ناو پەرلەمانە خێمەیەڵدەن دژی ناعەدالەتی وەزیر و پەرلەمانتار و قایمقامێکی دەسەڵات بۆستاینەتەوە یاخود بۆ خۆشیان خەریکی سەفقات و ژێربەژێر و بازرگانی خۆیان ئەوەیە بەڕاستی ئەوەیە لەسەر سینی دوایی کڕین و فرۆشتن بە دەنگی هاوڵاتیان و ئەم خەڵکە داماوانەوە کە بەڵام لە سۆشیال میدیا و لە تیڤی بابەتی کێ پاڵپشتی هاوڵاتیان کۆکیەکانی نێوان لایەنە ئۆپۆزیسیۆنەکان چین کە لە ئێستا لە نێو خۆیاندا پەرەیەک تەنها و تەنها لەسەر سەفقاتی ژێربەژێر و بەشکردنی پاروی چەور و کێکی شیرینی و
ئەو بابەتانە هیچی کەن دەتوانین یەک لیسپێک بهێنن ناتوان کاکە معارەزە و بینیەوە سەرۆکی چرخ و فەلەقمێ معارەزە و بینیەوە سەرۆکی سوۆسیال میدیا بێ معارەزەی ڕاستەقینە بۆ ئێستا لە سز نابووە معارەزەی ڕاستەقینە بێت دەست کاتە سەر گیر و گرفتەکان و لە پەرلەمان ڕوبەڕوویان بێتەوە نەگەوی بڕوا لە سوۆسیال میدیا و ئەوانەوە کەی معارەزەن والله ینی بەڕاستی یا بازرگانیکردنە بە ئەنواع ڕێگای تر ئیستیغلالکردنی دەنگی خەڵکی و بە ناوی دین و بە هەر چیەکەوە بێ تاکەی و بەچ میکانیزمێک بەردەوام دەبی لە ڕوبەڕووبوونەوەی حتا ئەو کاتی خی گەورە لە قورآانی پیرۆزدا فەرمێن وەلاکین ئەکثەرکم للحەقی کاریهون بەداخەوە زۆر جار خەڵکانێکی زۆر ئەو حەقایان پێ ئەڵێن نیگەرانم کاکە نیگەران مەبن وەڵڵا وە حقیقەتەکەی تۆ 15 ساڵە مەعارەزە دەوێت چی گۆڕاوە لە ژیانی هاوڵاتیان بۆچی شیان بۆ خۆیان کرد یعنی ئەمەی ڕاستەکە تا ئێستا ساعت 11 ئەمانە بۆ خۆیان دێنەوە ببینەوە ینی وەکو بەگە بندیوار نەبنەوانە چین کاکەەوە ئێستا آخر مۆدیلی سیارێ پێ میلەتیش من زۆربەی زۆری ڕۆژنامە نووسە بەڕێزەکانم بینی بە تەکسیات تا ئێستاژە ئێوان دەوری ئێوە بینن ئەڕۆن لە سوۆسیال میدیا و لە تیڤی قساکەن بەڵام وەکو تر سەیری آخر مۆدیل سیارۆشکە دەتوانێت معارەزە بتوانێت گۆڕانکاری لە سیاسەتی هەرێمی کوردستان یا خوددا پرۆسەی سیاسی بکات معارەزەیەک خوێندنەوەیان چییە بۆ سیاسەتی دەرەوە و ناوخۆ وڵاتانی هاوسە خوێندنەوەی سیاسیان چیە هەر کەسێک پێناسەی کەسانی سیاسەتمەدارەوەیە ڕۆژانە کەمتر لە 200 پەڕە خوێندنەوەی ینی لاپەڕە یاخود بڵێن 100 پەڕە خوێندنەوەی کەمتر نەبێ بۆ ڕۆشنبیری سیاسیوانە کامە لەوانەوە لە سوۆسیال میدیا بڕۆ 24 ساعت لەسەر سوۆسیال میدیا ئەوانش عەقڵی خەڵکیان خوێندوێتەوە ئەزان چۆن دەنگەکانیان کۆنتڕۆڵکەن و دواتریش لەسەر سینە پێشکەشی بکەن و بیفرۆشن کۆمەڵێک هاوڵاتی کە پشکیان هەیە لە پرۆژەیەکی گەشتیاری ڕۆژانە لە بەردەم ئەم پرۆژە گەشتیاریانە خەریکە خۆپیشاندان و داواکردنی مافی خۆیانە و بەڵام نادرێن و قسە لەسەر ئەمانە لە ئۆپۆزیسیۆندان و بانگەشەوە دەکەن کە سەرکردایەتی بەرەیەکی ئۆپۆزیسیۆن ئەمن یەک شتێکە پێ بڵام ئەگەر ئۆپۆزیسیۆن ئەگەر بۆ نمونە لە تیڤی لە سۆشیالەکانەوە بینین جنێوە دەن و ئەم لاوە ڕاست نیە ئەو بە ئیتفاقە ئەگەر ئۆپۆزیسیۆنێک توانی بێتی مڵک و ماڵ و شتی خەڵکی داگیرکاوەی کە باسەکرێەوە بۆ منە لە سەرۆکی چرخ و فەلەقوانە ئەگەر لەوە زیاتر نەکا بۆ دەسەڵاتێک ڕێگە پێدراوە بێت بۆ مناڵێکی فەقیرێ بە 4 ڕۆژەی کەنە سزنەوە بەند دەکرێت سزنیەکەن و هێنە سەر تیڤەکان و ئەترافەکەوانە باشە ئەو بۆ ناتوانە یعنی ئەو ئەگەر لەوە زیاتر نەکات چۆنەکرێت حەقی عایلەیەکی شەید خواوەکو وەزیرێک و دز قایمقام و محافزێکی دز کە سەرۆکی ئۆپۆزیسیۆنێک سەرۆکی چرخ و فەلەقە بێت چۆن دەتوانێت حەقی عایلەیەکی شەید خوا ئەگەر لە عایلەیەکی شەید زیاتر نەکا بۆ دەسەڵات تاوان زیاترەکە لەبەرەوەی دەنگان بە کۆکراوی لەسەر سینێک پێیانە قسەی کۆتاییم ئەوەیە لە نەتیجەدا میلەت تایە زەرەرمەند دەبێت و دەنگەکانیش پێ کڕین فرۆش نەکرێت بە چوونە ژووران موچەوە دەبێت بەهاتنە دەرەوەشان هەر موچە و سەفقاتەکەن هەر بە چوونە ژوورۆشان تا ئێستا بە 6 مانگە لە هەژماری منوەرگن کوا ڕوبەڕووبوونیان بۆ داهات و قوتی خەڵک کوا ڕوبەڕووبوونیان بۆ ژیانی خەڵک ئەو بەڵێن و ئەو پەیمانانەی بە خەڵکیاندا هیچیان نەکرد لەبەر ئەوەی منەی بینم تەنها و تەنها خۆڵکردنە چاوی خەڵکەوە چاواشەکاریەوە ئێستا ژەم جوڵەیەکەن لەبەرەوەی پێش دەنگدانی پەرلەمانی عێراق بۆی چەند کورسێک بێن و دوای سەفقات و ژێربەژێری پێ بکەن و کڕین و فرۆشتن کەن ویچی کەنی